دکتۆرە با سەرەتا بزانین شەکرەی دووگیانی چییە؟ پێناسەیەکی کورد لە هەمان کاتیشدا جۆرەکانی شەکرەی دووگیانی چی؟ خۆی ئێمە سێ جۆری شەکرەمان هەیە لەوانەیە خانمەکە پێش دووگیان بوون خۆی شەکری جۆری یەکی هەبێت یانەوەتە جۆری دووی هەیە ئەو پێش دووگیان بوونەکە بەڵام شەکری دووگیانی واتە خانمەکە لە ماوەی دووگیانی تووشی شەکرە دەبێت بە تایبەت دوای 24 هەفتەی دووگیانەکەی. زۆر باشە خاتو دکتۆرە کاتێک خانمێکی دووگیان تووشی نەخۆشی شەکرە دەبێت لە ماوەی دووگیانیدا ئەو نەخۆشی شەکرێ تەنها لە ماوەی دووگیانی لەگەڵیدا دەبێت یا دەمێنێتەوە و پاشی دووگیانیەکەشی هەر دەمێنێتەوە نەخۆشی شەکرەکە. لە زۆربەی خانمان نەخۆشیەکە دوای لەدایکبوونی منداڵەکان نامێنێت بەڵام بە ڕێژەیەکی کەم خانممان هەیە مەترسی زیاتر توشبوون بە زۆری دوو شەکریان لەسەر زیاترە بۆی ئێمە ڕێنماییان دەکەین تاکو و چاودێری شەکرەکەیان بکەن دوای منداڵبوونەکەش. زۆر باشە کەواتە بەپێی ئەو ڕێنماییانەی جەنابتان جۆری دوو نەخۆشی شەکرە یەکێکە لەو نەخۆشیانەی کە زۆر باوە لە ناو خانمانی دووگیان و جێگەی تا حدێک مەترسیشە وایە؟ بە دڵنیاییەوە. زۆر باشە گرنگترین نیشانەکان چین کە ئەگەر خانمێک تووشی بێت بزانیکەوە ئەوە تووشی شەکری دووگیانی بووە؟ بەشی هەری زۆری خانمان کە شەکری دووگیانیان هەیە هیچ نیشانەیەکیان لێ بەدەر ناکەوێت هیچ نیشانەیەکی نییە بەڵام هەندێکیان دەتوانن زۆر جار دەڵێن ئێمە زوو تێنیمان دەبێت یان زوو دەچینە بۆ میسکردن یان ئەوەتە خانمەکە هەز بە بێتاقەتێکی زۆر دەکات بەڵام زۆربەی خانمان هیچ نیشانەیەکیان نییە. هیچ نیشانەیەکیان نیە. زۆر باشە هۆکارەکانی چین خاتو دکتۆرە کە تووشی خانمێک دەبێت؟ خۆی شەکری لە کاتی دووگیانی هۆکاری ئەوەی هۆرمۆنی دووگیانیەکە کاریگەری دەبێت لەسەر کارکردنی ئینسۆلین لە دەستەی خانمەکەدا. واتە کاریگەری بە خواردن و خواردنەوە نییە کە بەشێک لە خانمان ترسیان لەوە هەیە مثلەن شیرینیەکە ها بێزووی بە شیرنی ئەو بابەتانە دەکەن ترسیان لەوە هەبێت تووشی شەکری دووگیانی بوون لەو ماوەیەدا پەیوەندی بەوە هەیە یاخودنا؟ خۆی کاریگەری کارکردنی ئینسۆلین کەم دەبێت بە هۆی هۆرمۆن بەڵام ئەگەر هات و خانمەکە بڕێکی زۆر شیرنی خوارد ئەو ئینسۆلینە بەشی ئەوە ناکات شیرنیەکەی بۆ هەل بکات بۆیە خانمەکە نابێت بڕێکی زۆر شەکر بخوات لە کاتی دووگیانیدا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی